ڕەبیعەی کوڕی ئەسلەمی ئەفەرمێ خزمەتی پێغەمبەرمە کرد عەلەیهی السەڵاتو وەسسەلام. ئەچووم شەوان نێزگی دەرگاکەی دانیشتم، گوێم لێگر هەرەیوت سوبحان الله سوبحان الله سوبحان الله وبحەمدی. زۆر گوێم لێ هەتا تووشی مەلە لە هاتم، ئەوەنە ذکرێ کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمجا ئەهاتمەوە دەرخاتیەکە بۆ خۆم دانیشتم، هەتا وەکو جاری وا هەبوو داوای ئاویە کرد بۆ دەستنوێژ ئاوەکەم بۆیە برد و خەریکی بووم و خزمەتی مەکرد. شەڕەفێکی زۆر گەورەیە، شەڕەفێکی زۆر گەورەیە بۆ کەعبی ئەسلەمی. ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام بانگمی کرد فەرمووی داوام لێ بکە با مکافەئەت بکەم. ئاوا کەڕە من پێغەمبەران کەسێ شتێ بکا بەرامبەری حەزەکات چاکەکەی بداتەوە. تۆ ئەوەنە چاکەکاری لەگەڵ منە، داوام لێ بکە. داوای چیم لێکەی؟ داوام لێ بکە. ئەفەرمێ لە ڕیوایەتێکی ترا فکرم کردەوە سەیرم کرد دنیا زائلە و نامێنی ئەڕوا. فکرم کردەوە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام زۆر حورمەت و بەشەڕەف و مەنزیلەتێکی گەورەی هەیە لە لای خودا. وتم داوای لێ بکەم بەشکم خدا لێم خۆش بێ و ڕزگارم بکات لە ئاگر و مرافەقەی ئەو بکەم لە جەننەتە. وتم ئەی پێغەمبەری خوا حەزەکەم لەگەڵ تا بم لە جەننەتە. پێمی فەرموو شتێکی ترت ناوێ ئیلا ئەوەتەوێ؟ وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوەمەوێ. دەفەرمووی فەئەعینی عەلا نەفسیکە بکەثرەتی السجود. نەیفەرموو فەئەعینی بکەثرەتی السجود، فەرمووی عەلا نەفسیکە، واتە یارمەتی من بدە. من داواکەم لە خوای گەورە و میهرەبان کە یارمەتی تۆ بدا سوژدە بەری، کە یارمەتی تۆ بدا عیبادەت زۆر بکەی، نوێژی سونەت زۆر بکەی. بۆیە هەر داواکردنەکەی من کافی نییە، تۆش یارمەتیم بدە عەلا نەفسیکە و نەفسی خۆتش بکوژە بەرامبەر بە حەرام و بە شەهەوات. تۆش یارمەتیم بدە لەگەڵ دوعاکەیە بۆ ئەوەی زۆر سوژدەبەری ئینشاء الله ئیشەکەت بەرەگرێ، دوعاکەت قەبوڵە، کارەکەت بەجێ ئەبێ. فأعني على نفسك بكثرة السجود. توش يارمتين بدل لسر نفسي خود زور سجد برا بو خدا باشكم بهردك معنوا ببيت أو كسيك ومرافقي منك إلى جنة.